گرنگیدان بە جەستە وەرزشە جیاوازەکان ئێستا خەڵک زۆر زیاتر سەری تێکردووە و ڕووی لە زیادبوونە. ئەمەش بێگومان خواستی خوێندن لە کۆلێژە وەرزشیەکان ڕوو لە زیادبوون کردووە و ساڵانە لەم کۆلێژانە بەشێکی نوێ لە پسپۆڕی نوێ و ئامادەکرێن بۆی کە ئەم بوارە فراوانتر بکرێ و فراوانکردنی پەروەردەی جەستەیی لە هەرێمی کوردستان چۆنە. بەڵام ئەوەی کە لای ئێمە پرسیارەوەیە ئایا لەم کۆلێژانە کەسانی یاریزانی کارامە دروستە بن بۆیە پرسیارەم ڕوو دەکەمە میوانەکەم کە بەڕێز دارا فاروقا مامۆستای زانکۆ و پسپۆڕی شمشێربازیشە لە کۆلێژەکانی پەروەردەی جەستەیی و لە هەولێر. بەخێر هاتی مامۆستا دارا. زۆر سپاس مەمنون. زۆر سپاس. بانێکی باش بۆ تۆ. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش. بانیتان باش. زۆر سپاس. بانی تۆ باشتر. مامۆستا خوێندبووتی پسپۆڕی شمشێربازی یعنی باشە زای لە شمشێر؟ الحەمدلله. مەڵێ هەر خۆم یاریزان شمشێربازی بوومە و لە یەکێتی با بڵێن هەولێرم لە شمشێربازی لەگەڵ بەڕێز دکتۆر هیوا و مامۆستا زیادە لە بواریشمان کردووە. باشە خواستی لەسەر ئەو بەڕاستی شمشێربازی خۆی هەر لە با بڵێن بەگشتی لە هەولێر لە 2006 با بڵێن یەکێتیماندانە یەکێتی شمشێربازی دانرا. ئەویش دکتۆر هیوا کە ئێستا لەگەڵ لە کۆلێژ لەگەڵ خۆمانە ئەو سەرۆکییانەیە لەو ماوەیە کارێکی باشمان کردووە. کارمان لەسەر با بڵێن قوتابیانی با بڵێن قوتابخانەکان کردومان ئیشمان سێران کردو بۆی ئەکادمیایەک پێک بینین بۆی لە دوا ڕۆژ ئێمە سوود لەو یاریزانانە ببینین. بەڕاستی هەر بە گشتی کاتێک کە قوتابیان دێنە کۆلێژ هیچ باگراوندێکیان نییە لەسەر شمشێربازی ئەسڵەن هەروەریشیان نەگرتووە. باشە حەز و خولیای خۆیانە ینی خەڵک حەزی پێێتی وەکو یاری یاخود وەکو چی دیکە شمشێربازی بەکاری ئایا وەکو هەر یاریێکی دیکە چۆن مامەڵی لەگەڵەکرێت؟ خۆی یاری شمشێربازی یاریەکی شاهانەیە، یاریەکی تا بڵێ ینی با بڵێن سوودی زۆرە بۆ جەستەی مرۆڤ لە ڕووی با بڵێن وەرزشەکەەوە، بەڵام بەهۆی نەبوونی ئەو باگراوندەی کە لەسەر یاری شمشێربازی هەیە یاریزانمان بۆ شوێنێ. بەڵام ئەو چەند ساڵی کە باسم کرد کارێکی زۆر باشمان کردووە. کاتێک کە دێنە کۆلێژ لە قۆناغی سێ ئەو بابەتە هێدەی خوێنن بەلایەنەوە شتێکی تازێ و پێیان با بڵێن شتێکی نوێ و پێیان خۆشە. خۆیان هەر با بڵێن دەمانوێت با بڵێن ببنە یاریزان شمشێربازی. ئێمە بەپێی ئەو ماوەی کە لە بەردەستمانە ڕاهێنان و بەردەوام لەگەڵی بۆیە تا یاریزانی دەرەچێت لە ئاستێکی با بڵێن باش دواتر پەری پێدەدەن و دەبنە یاریزانی لەو ئەوەی کە با بڵێن بەشداری لە خولەکانی کوردستان بێ یاخود با بڵێن عێراق بێ بەشداری بکەن. باشە جەمام ساپێم خۆشە جار باسێکی خۆشتمان بۆ بکەی بزانین کی دەست پێ کرد چۆن ئەم بوارەت هەڵبژارد؟ زۆر سپاس. من هەرو سەرتا ئەمەش پێ ناوم دارە فاروق عوسمانە، دەرچووی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانسەوەرچەکانم لە 2008 با بڵێن لەسەر ئاستی کۆلێژ بە دووەم دەرچووم. دواتر هەر لەوێ دامەزران بوومە با بڵێن موعید ڕانێری وەرزشی با بڵێن. لە 2012 لە با بڵێن خوێنی باڵا ماستەر وەرگیرام لە 2014 تەواوم کرد هەر لە پسپۆڕی ڕێگاکانی وانەوتنەوە و شمشێربازی. هەر لە سەرتاش باسم کرد لە ئێمە لە قۆناغی سێ دەستمان بە شمشێربازی کرد. هەر لەوێەوە با بڵێن لەگەڵ بەڕێز دکتۆر هیوایە چەند قوتابیەکی ئەوە خۆمە لەگەڵ خۆم بوو بووینە یاریزان یاریما کرد و دواترەوە بوومە مامۆستا لە زانکۆ. هەر ئەو بوارەم هەڵبژارد بۆی کە لە یەک لە ئارزوەکانی خۆم بوو تاوەکو ئێسش بەردەوام لەگەڵ دکتۆر هیوا لە زۆربەی با بڵێن بوتوڵەکان وەکو یاریزان وەکو با بڵێن وەفد وەکو ڕاهێنەر بەشداریم کردووە و هەڵگری بڕوانامەی ڕاهێنەری لە شمشێربازیشم سەرکەوتوو بوون بەردەوام بن. باشە مامۆستا هەڵبەت تۆ لەم کاتەیە کە باست کرد دەرچووی ئەو کۆلێژە یاخود بەگشتی خوێندن کۆلێژەکە بۆتە یاخود توی پێگەیاندووە توی گەیاندووە بەم ئاستا. ئایا ئەتوانرێ خوێندکارانی ئێستا بە هەمان شێوە لە ڕووی جەستەییەوە ببنە یاریزانێکی
کارامە لێ هاتوو لە ڕێگەی کۆلێژەکانەوە؟ بەرحاڵ ینی ئەو کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانسەرشەکان ئێمە ستافێکی ئەکادیمی و با بڵێن لە پرۆفشنال لە بواری خۆیان کۆمەڵێک مامۆستا و دکتۆری بەڕێز لە هەرێک لە بوارەکانی خۆی هەر قوتابێک کە با بڵێن لێ پێشکەشی کۆلێژی پەروەردەی جەستەیی دەکاتن تەمان بە تاقیکردنەوەی جەستەیی بە مەرحلەویدا دەڕاتن کاتێک کە وەرگیرە زۆربەی با بڵێن قوتابیەکان کە وەردەژێن یاریزانن بەڵام بەشێکیان با بڵێن ئەوان نین بۆک بڵێن یاریزانێک پرۆفشنال بن بەڵام لە ماوەی ئەو 4 ساڵە لە کۆلێژەکە کە دەخوێنن چ لە ڕووی تیۆری چ لە ڕووی باشە بە تاقیکردنەوە وەرەگیرن بۆ ئەو کۆلێژە یاخود تاقیکردنەوەی جەستەیی سەرەتا دێن با بڵێن کە پێشکەشی کۆلێژەکە دەکەن فۆرمێکە پڕی دەکەنەوە دواتر ماوەیەکیان بۆ دیاری دەکرێتن کە بێن ڕاهێنانی جەستەیەکە بکەن دەڕاهێنانێکمان هەیە ئێمە لە لێژنەیەک پێک دێتن بە پێی توانایان تاقیکردنەوە جەستەکەی با بڵێن ئەنجام دەدەن بەگشتی تاقیکردنەوەکان پێەکەن یاخود تایبەت چەند با بڵێن چەند فعالیەکە چەند چالاکیەکە بۆ منە تۆپی پێ تۆپی دەستە تۆپی باسکێ ئەوانی سەرچیەکانن تۆپی دەستە با بڵێن لە ڕووی جیمناستیکە هەندێک با بڵێن گۆڕەپان و مەیدانە ئەو بەشە سەرچیانەی کە لە پەروەردەی جەستەی سەرچین کە قوتابی دێ پێشکەش دەکات لێ هاتوو جەستەیەکەی لە ئاستی خۆیەتی پێست لە ئاستی پێویستە بۆی کە لە کۆلێژەکە وەربگیرێتن دوایەوە کە دەرچوو ئەوان لە کۆلێژەکە وەردەگیرن لە ماوەی 4 ساڵ ئەو بابەتانەی کە هەمانە چ لە یاریتاکەکان چ لە یاریە تیمیەکان بە ماوەی ئەو 4 ساڵەی دەیخوێنن و لایەنی تیۆریشمان هەیە بۆ نمونە با بڵێن بایۆمیکانیکمان هەیە فەستە زەمان هەیە فیسیۆلۆژیا و پزیشکی وەرزشیمان هەیە کۆمەڵێک بابەتی تیۆریشمان هەیە لە ماوەی 4 ساڵە ئەکادیمی دەردەچن و وەرزشیش دەردەچن ئینشاءڵڵا. مامۆستا کچان چۆنن لە بەشداریکردنە؟ لە ڕووی وەرزشە کچان لە ماوەی چەند ساڵی پێشووتر خواستی کچ بۆ کۆلێژ زۆر باش بوو ئێستاش ینی بە هەمان شێوە قوتابی کچمان هەیە دێ پێشکەش دەکاتن بەڵام خواستەکە کەم بووە. هۆکاری چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ینی ئێمە هەمومان دەزانین باری ئابووری لە هەرێمی کوردستان بە تایبەتی ینی وەکو پێویست نییە زۆربەی ئەو قوتابیانە کە هەمان ئێستا ڕوو لە کارکردن دەکەن بۆ بیژێوی ژیانیان ینی ئێمە ڕۆژانە لە کۆلێژ قوتابێکی زۆرمان هەیە دەڵێ کارمان هەیە ینی بۆ نمونە کە لە دەرەوەی هەولێرشن لە بەشە ناخۆیەکان کە نیشتە جێبوونە کار دەکەن ینی با بڵێن پژیران لەو شوێنە هێناوە ئەوە یەک لە هۆکارەکانە. هۆکاری با بڵێن دووەم نەبوون دامەزراندن بەڕاستی کاریگەرێکی زۆر گەورەیە لەسەر ئەوەی کە خواستی قوتابی لە کۆلێژەکان کەم بێ بە تایبەتی کۆلێژی مەش ینی لە ساڵەکەمەکانیشان دانامەزرێنەوە کە دەردەچن دەڵێ ئێمە دانامەزرین بەڕاستی ینی دامەزراندن یانی کە قوتابی 4 ساڵ دەخوێنیتن کە تەواوی کرد ئەگەر دانەمەزرێتن ئێکاواتە خواستەکە کەم هەرچەنەوە مسابان نەبێ بەبێ هیوایی بەڵام ئایا لە هەرێمی کوردستان تا ئێستا لە ڕووی وەرزشەوە ناتوانین ئێمە ینی داهاتێک بۆ خۆمان پیار بکەین؟ پرسیارێکی با بڵێن لە جێیە ئێمە هەر قوتابێک کە دەردەچێت چاوی لەوەی کە دامەزری ببتە مامۆستا اینجا لە قوتابخانەکان بێ یان خودبارن هەر لە شوێنێ بێ بەڵام کەوت دامەزراندن نما ئێستا دەتوانین بەڵێ پرسیارەکەی تو ئەوەیە زۆربەی هۆڵە وەرزشەکانمان هەیە ئەوانی هۆڵی با بڵێن وەرزشی لەش جوانین ئێمە زۆر لە قوتابیەکانی خۆمان بە حکومی من لێ پسراوی تۆماری کۆلێژم زۆربەی قوتابیەکانی خۆمان کە دەرچوون لە کۆلێژەکەمان دێن داوای پژگیری بڕوانامە دەکەن. پژگیری بڕوانامە بۆیە بۆ عەقدە بۆ ماوەی مەسەلەن مدەیەکە مانگێکە ساڵێکە دەیکەن کە پژگیری بڕوانامەکەیان بۆ دەکەین زۆربەی هەرە زۆریان بۆ هۆڵەکانی لەش جوانین. زۆر باشە و ئەوانی ژەتوان دەرفەتێکی بەڵێ لە کارتی تایبەتە با بڵێن کار دەکەن و ئێستا قوتابخانە ئەهلیەکان ماشەڵڵا فراوان بووە ئەوانیش ئەو لەو بوارە باشە ینی سوودمەند بوونە دێن هەر لە قوتابخانەیەکی ئەهلی بەپێی ئەوەی کە بتوانن تەنسیق لەگەر بەڕێوەبەری قوتابخانەکە بکەن لێ دێن داوای پژگیری دەرچوون دەکەن
ئێمە بۆیان دەکەین و لەوێ دادەمەزرێن بوو ماوەی ساڵێکە لە بینی نێوان خۆیانە. باشە مامۆستا ئەگەر بە کورتی وەڵامی ئەمەم بیتەوە لە ناو کۆلێژەکاندا ئێوە زیاتر گرنگی بە لایەنە پراکتیکەکان یاخود نووسین و خوێندنەکە بە شێوەیەکی ئەکادمی. بەڵێ ئێمە وەکو کۆلێژی پەروەردەی جەستەیی با بڵێن دوو لقمان هەیە، یاریتاکان و یاریتیمیەکانە. ئێمە گرنگی بە هەردوو لا دەدەین، بەڵام زیاترینە پراکتیکیە لەبەرەوەی کۆلێژی پەروەردەی جەستەیی خۆی لە خۆی ناوەکەی لە کۆلێژی پەروەردەی وەرزشی وەرزشە، بەڵام دەبێت لایەنی تیۆریەکەی لەگەڵ لایەنی پراکتیکەکەی پێکەوە ڕەبتی بکەی بۆی بتوانێت مامۆستایەکی یاخود ڕاهێنەرێکی ئەکادیمی دەرچێت، تەنها لایەنی پراکتیکەکەی نەبێ، لایەنی تیۆریەکەشی با بڵێن زانیاری لەسەر هەبێتن و بۆ توان لە دوا ڕۆژ سوودی لێ وەربگرێت. باشە مامۆستا دارا فاروق، مامۆستای زانکۆ پسپۆڕی شمشێربازی، سوپاس کە لەگەڵ مابووی، سوپاس بۆ زانیاریەکانە بەیوە بەردەوامی سەرکەوتنی. زۆر سوپاس بۆ ئێوەش، دەستخۆش، زۆر سوپاسان دەکەم. مەمنون.